لەسەر گرنگی ئەم بابەتە بە پێویستمان زانی کە میوانداری بەڕێز سیروان عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی بانزینخانەکانی هەولێر بکەین، چونکە داخستنی ئەم پاڵاوگانە بێگومان کاریگەری ڕاستەوخۆ ڕاستەوخۆشیە بێت لەسەر وزە بەگشتی لە ناو هەولێر و لە ناو پارێزگای هەولێرە. بەڕێز سیروانم کاتت باش بەخێر هاتی. زۆر سپاس بۆ جەناب و بینەرانی بەڕێز. زۆر سپاس. دوایەوەی کە هەڵمەتی داخستنی ئەم پاڵاوگانە دەستی پێکرد هەڵبەتە و پاڵاوگانەی کە نایاساین کە مۆڵەتیان نییە. زۆرێک باس لەوە ئەکرا کە خەمیان بوو ئەگەر ئەم پاڵاوگانەدا بخرێ ئەزمەی بانزین دروست بێت. ئەم شتە دروست بوو یاخود کاریگەری هەبوو لەسەریان نا. زۆر سپاس بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە هەستا بە هەڵمەتی با بڵێن بۆ هەڵمەتی پاکردنەوەی شاری هەولێر بۆ ژینگە. بەنسبەت بنزین هیچ کاریگەری ئەو پاڵاوگانە کە دابخرێ هیچ کاریگەریەکی ناوی لەسەر بنزین. لەبەرەوەی بنزین پاڵاوگەی کارمانەیە، پاڵاوگەی لاناسمانەیە، پاڵاوگەی قەیوانمانێ، ئەوە بنزین لەو پاڵاوگانە سەرچاوە دەگرێتن و لە دەرەوە سەرچاوە دەگرێت. ئەو پاڵاوگانەی کەوا داخراون ئێستا تەنها تەئسیر لەسەر گازوایی دەکات بە تایبەتی گازوایلی مۆلیدە ئاهلیەکانی ناوگەڕەکەکە. باشە. بەگشتی لە ناو پارێزگای هەولێرە ڕۆژانە چەندێک پێویستی هەیە بۆ بنزین؟ تەنها پارێزگاری هەولێر ڕۆژانە نزیکەی پێویستی بە 3 میلیۆن لیتر بنزین هەیە. 3 میلیۆن لیتر. ئەم 3 میلیۆن لیترە لەکوێوە دابینەکە؟ ئەم 3 میلیۆن لیترە نزیکەی میلیۆنێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت بە تەنسیق لەگەڵ پاڵاوگەکان دامی دەکاتن. باقیەکەیت کە هەم ئەو پاڵاوگانی ناوەخۆ بەنزینەکە دابین دەکرێت. جۆرەکەی چۆنە؟ زۆرەکەی نۆرمالەکی باشە. ئەو بنزینەی کە لەو پاڵاوگانە دەرەچی نۆرمالێکی باشە. بنزینی سوپەڕ و مەحسەنی شەیە لە دەرەوە بنزین دێت تاوردە دەکرێت. باشە کە ئێوە باسیێواکەن باشە جۆرەکەی وە لێرەش دابی نەکرێ. بەڵێ ئەی هۆکاری چییە کە منە چمە بنزینخانەیەک نرخەکەی سعرێکە لە بنزینخانێک دوای ئەوە سعرێکی ترە ئەمە لەبەر چییە؟ خۆی ئەوە بنزین نین، بنزینی نۆرمال نین. ئەمە چەند جیراوەیەک هەندێک لە بنزینخانەکان هەندێک لە بازرگانەکان تێکەڵی دەکەن و دەیفرۆش. ئەوەیە مەوزوعات. ئەو بنزینە کە باسی دەکەمە باسی بنزینی نۆرمالی باش دەکەن کە لەو مەسفیانە سەرچاوە دەگرێت. باشەوە چاودێریان ناکەن؟ قایمقامیەتی هەولێر چاودێریان دەکات لەگەر بەڕێبەرایەتی دابەشکردنەوە و کازاکان ڕۆژانە هەموو زۆربەی بنزینخانەکان پشکنینیان بۆ دەکرێت. ئافتانە چەندین بنزینخانە غەرامە دەکرێت و دادەخرێت. باشە. لەسەر کوالیتی خراپی بنزینەکە. ئێستا شۆفێرێک بەڵێ چۆن کوالیتی بنزینێک لە یەک جیا بکاتەوە بزانێت ئەمە خراپە بۆ سارەکەی ئەمەیان باشە ینی چۆن بتوانێم کوالیتیە دەستنیشان بکات؟ شۆفێران دەبێت لەوە وریا بن خۆیان ئاگدارن بە تایبەتی بنزینخانەکان لە سعرەکان. یعنی ئێستا بنزینی نۆرمال سعری 850 دینارە. سعری ئەوە نۆرمال لە بازار نۆرمالی باش. بنزینی حکوومەتی دابش دەکەی نرخی بە 750 دینار. باقت کە بنزینی خراپترێ بە 750 بە 720 یعنی هەر یەکە و بنزینخانەکە و نرخەکە هەر بنزینەکی نۆرمال کەمتر لە 850 دیناری لەو بنزینخانە ئەهلیانە ئەوە بنزینەکە زۆرەکەی باش نییە. باشیان ئەگەر گران بوو باشە؟ گران بوو خەڵکەکە بەخۆی بنزینخانەکان دیارن. بەڵێ گرانیەکە کابرا ئەگەر هەر بنزینخانەیەگە بنزینی ئەگە گراندەینی کە گرانیش دەفرۆشت. ئەوانەی کە تێکەڵەنە بە هەرزانتر دەیفرۆشت و بۆ نیشی دیارە وەلا تو دەچێنا بنزینخانەکەی هەست پێ دەکەیت ئەوەشیان تەئسیر دەکات لەسەر ژینگەی هەولێر. ئەو بنزین خراپیەی کەوا بنزینخانەکان و بازرگانەکان تێکەوی دەکەن ئەوەش تەئسیر دەکاتە سەر ژینگەی هەرێمی کوردستان. لە هەر سیارەکی ئەو بنزینی تێدەکا پاشتر کە دەیسوتێنێتەوە بنزینە تەئسیر لەسەر ژینگەی دەکات. بێجگەلەوەی تاسیریشی لەسەر سیارەکە بێ باشە. لەسەر تاسی لەسەر سیارەکە شێبوو ئەمە داوا لە بەڕێز پارێزگاری هەولێر دەکەن. بنزینخانەکان هەمووی با تەنسیق لەگەر بەڕێبەرایەتی دابەشکردنەوە هەولێر بنزینخانەکان ڕێک بێخرێتەوە بە یەک سعر و ڕۆژانە یعنی هەر بنزینخانەیەک و سعرێکی نەبیت. لەو حاڵەتە دەتوانین کۆنتترۆلی بنزینی خراپ بکرێت. باشە. ئەو ترێگر بنزین ڕێژێ ئۆکتانی تیا بێ باشە. بێت تا چەند ئۆکتانێکی چەند بێت کە ستانداردێکە باشە بۆ ئۆکتانی نۆرمال ئۆکتانی تاک و 91 زۆر باشە 91 زۆر باش 91 92 ئەوانە ئۆکتانیان بەس ئۆکتان نیە
بنزین بەس ئۆکتانی نییە ئەمە مۆنی هەیە سلڤەری هەیە زەختی هەیە هەر یەکە و بە وەک خۆی ینی تەسیر دەکات لەسەر بنزینەکە تەنها ئەوە نییە بەس برێت بنزین هەیە ئۆکتانی باشە بەڵام مۆنی خراپ ڕۆنەکەی خراپ باشە ئەگەر بنزینخانەیەک سەرپێکی بکە بنزینەکەی خراپ بێ بۆ شێوازێ نەبێت کە تەندروست بێت زیانی بۆ ژینگە و بۆ کەسێکیش هەبێت کەی فرۆشێتەوە ئێوە چاودێریشتان کردو بەڵام گەر هاوڵاتیەک بوێ سکاڵا بکە چی بکات هاوڵاتی کاتێک سکاڵ دەکات لە قایمەت سکاڵە دەکات لە بەڕێبەرەتی دابشکردنەوە تو کازاکان سکاڵە دەکات ئجرا دەکرێت لەو بنزیخانەکە جاری یەکەمی بیتن غەرامە دەکرێت جاری بە هەر جارێک زیاتری بیتن غەرامە و داخرانی تێدایە هەموو جارە غەرامەی زیاترە و سێ ڕۆژ هەفتەك بۆ دە ڕۆژی قەپات دەکرێت بنزیخانەکە باشە کاک سیروان ئێستا چەند بنزیخانە هەیە لە سنووری پارێزگاری هەولێر با بنێمە ئیدارەی سۆرانشە و نزیکەی 400 بنزیخانەمان هەیە ئەم بنزینخانانە ئەکرێت خۆیان لە سەرچاوەیەک لە دوو سەرچاو بنزینیان بۆ بێت بەڵام خۆیان دەستکاری بکەن خۆی دەگەڕێتەوە سەر خاوەنەکەی ڕاست ئەگەر هات و خاوەن بنزیخانەکە دەستکاری ئۆکتانی بنزینەکەی کرد بەڵێ دەتوانیتن دەستکاری بکات باشە چۆن ڕێگریەکەن چاودێریەکەن لە بنزینی هاوردە لە هاوردە کاتێک بنزین هاور دەکرێت بە کۆنتترۆلی دادی لێوێن دەر بە پێی مەواسەفاتی وەزارەت سامانە سروشتەکان نەبی داخلی هەرێمی کوردستان نابیت باشە ئەو بنزینەی کە لەسەر جادەکان هەیە بەش شێوازی دەبە و بەنایاسایی فرۆشت بە شێوازێکی ناتە لاولێرێ بنزینی دەبە و سەرجادەی نمە هەمووی لە بنزیخانەکانە چاودێری تاواتان کڕۆ چاودێری هەیە ینی بە دەبە و بە جلیکان ئەگەر لە ڕێگایەکی خارجی لە دەرەوەی هەولێر یعنی بە کمی هەبێگەنا هەمووی بنزیخانەکانە بەڵام بنزیخانەکان چاودێریان لەسرە وەکو باسم کرد قایمقامێتی هەولێر و بەڕێبەرایەتی دابەشکردنی نەوتی هەولێر ڕۆژانە لێژنەیان هەیە پشکنین بۆ بنزیخانەکان دەکرێت باشە پێم خۆشە جاری کەشتەخت لەوە بکەیتەوە کە داخستنی هەموو ئەو پاڵاوگانەی کە ناساین هیچ کاریگەری نابێت لەسەر نرخی بەنسبەت داخستنی ئەو پاڵاوگانە چەند زۆرەکە هەندێک لەو پاڵاوگانە بورجن ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەو پاڵاوگە بورجانە ڕێگایان پێ بدرێ بە شێوەیەکی قانونی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەو پاڵاوگە بورجانان دەتوانن یارمەتی دەربن لە ئەو ڕۆچکە ئەگەر ئەو پاڵاوگانە داخرێن تەسیر لە سەر بازاری هەرێمی پاڵاوگەی بورج مەبەستان چییە؟ پاڵاوگە هەیە پاڵاوگە هەیە بچووکە پاڵاوگە هەیە گەورەیە پاڵاوگە هەیە بورجە ئەو پاڵاوگە بورجانە دەتوانن فلتەری بۆ دابدرێتن ئەو دوور دەبی لە مەترسی توشببوونی مەسەرەن توشببوونی بە نەخۆشی بە ژینگە یعنی ئەو پاڵاوگانی کەەوە هەیەیان داوایان کردووە کە ئەکیید هەندێک ڕێنمایی دەرچووە بۆ پاڵاوگانە کە ئەو ڕێنمانێت جێبەجێ بکرێت ئێمەش داوا دەکەین کە ئەو پاڵاوگانە هیچکە و پاڵاوگانە کە هاتینە بە مەبلەغەکی زۆر بە پارەشی زۆر ئیش دەکەن لێرەوە پشتگیرێکیشە لە بۆ ئەو ئەم پاڵاوگە یاساییەکان ئەگەر بێت و ئەو پاڵاوگانە هەمووی بەیەکزاریدا بخێ ڕەنگە تەسیر لەسەر سەری گازوایل بکات بە تایبەتی لۆ مۆیلەکان لەو کاتە ئەگەر بێت و سەری گازی مۆیلەکان گرانبی سەری ئەمپێری کارەبای ماڵانیش گران دەبی کەواتە تەسیر لەسەر خاوڵاتیان دەکات لە ڕووی مادیەوە سەری کارەبا زیاد دەبیت بۆیە دەکرێتن پاڵاوگەکان بە شێوەیەک ڕێک بخرێتەوە هەموو ڕێنمایان بۆ دەرچیتن بۆ ئەوەی فلتەر و شتیوایان بۆ دابین بکرێت دابنێن ئیجبار بکرێن لە ڕووی ژینگەوە ئیجبار بکرێن بۆ ئەوەی بتوان ئیش بکە بەڵێ بەڕێز سیر و عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی بەنزینخانەکانی هەولێر لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن زۆر سپاس زۆر سپاس